ئێران هەڕەشێکی نوێ لە ترامپ دەکات. هەڕەشەکە چییە و چی لەبارەی گەروی هورمزەوە دەڵێت؟ لە پەیامێکی تۆندا جێگرەکەی قالیباف جارێکی دیکە ئاگری شەڕەکانی بەرەو ڕووی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کردەوە و ڕایگەیاند تا تۆڵە نەکەینەوە واز لە ترامپ ناهێنین. عەلی نیگزاد جێگری سەرۆکی پەرلەمانی ئێران لە وتارێکی تۆندا هێرشی کردە سەر دۆناڵد ترامپ و ڕایگەیاند تا تۆڵەی خوێنی ڕابەری موسڵمانانی جیهان عەلی خامنەیت لێ نەکەینەوە وازت لێ ناهێنین. جێگرەکەی محەممەد باقر قالیباف با تۆندیە و دەنگۆیانی ڕەت کردوتەوە کە باز لە هەبوونی دانوستانی نهێنی لە نێوان سەرۆکی پەرلەمان و لەلایەن ئەمریکاوە دەکەن و وتیە و بانگەشانی دوژمن کە دەڵێن سەرۆکی پەرلەمان دانوستان دەکات بێ بنەمان و تەنها ئامانجیان نانەوەی ئاشوب بپشێویە لە ناوخۆی وڵاتدا. نیگزاد تەحەدای ترامپی کردووتی ئەگەر ترامپ ڕاست دەکات کە دانوستان هەیە با ئاشکرای بکات لەگەڵ شەدا و کارە دەکات چونکە تاران هیچ پلانێکی بۆ دانوستان نییە و دانوستانیش نەکرا و ناشکرێت. لە بەشێکی دیکەی قسەکانیدا جێگری سەرۆکی پەرلەمان ئاماژەی بە پێگەی سەربازی و استراتیژی ئێران کرد و ڕێگەیاند کە گەروی هورمز وەک هێڵێکی سوور دەمێنێتەوە و هەرگیز ناکرێتەوە و ئاماژەی بەوەش کرد کە وڵاتەکەی ڕوبەڕووی مەترسیدارترین پلان بۆتەوە کە دژی ئێران داڕێژراوە بەڵام دڵنیاییدا کە دوژمنان بە ئامانجە خراپەکانیان ناگەن. ئەم پەیامە نوێی ئێران کە ڕاستەوخۆ ئاڕاستی دۆناڵد ترامپ کراوە نیشانەی ئەوەیە کە ئاسۆکانی ڕێکەوتنی دیبلۆماسی لە نێوان هەردوو وڵاتدا لە ئێستادا بە تەواوەتی داخراون و تاران هێشتا لەسەر زمانی هەڕەشە و تۆڵەکردنەوە بەردەوامە.